ڕاستەکەی من یعنی یەکێتی نەتەوەی ژنی کورد بە عیلاجێک ئەزانم بۆ ئەو چارەسەرانەی کە ئێستا ئێمە تووشی دەیان قەیرانی سیاسی، دیمۆگرافی، جیۆپۆڵەتیکی دیان گرفتی تر کە لەم هەرێمەیە بەڵێوە ئەچێت بووینەتەوە. بە تایبەتی کە من باسی باشوورەکەم ئێستا قەیرانێکی زۆر گەورە هەیە لە هەموو ڕوویەکەوە و مەترسێکی گەورە لەسەر گەلی کورد هەیە. سەرەڕای هەموو ئەو گۆڕانکاریانەی کە لە ناوچەکەدا هەیە، سەرەڕای دابەشبوونی جیهان بەسەر دوو قوتبی گەورەیە جگە لە ئەمریکا کە ئێستا ئەو قوتبەی تریش سین بەڕێوەی ئەباد بە هاوکاری وڵاتی رووسیا و کۆریا و ئەو وڵاتانی تر کە لێرە قوتبێکی تریان دروست کردەوە و ئەم قوتبانە تەحەکوم بەسەر ناوەڕاستی ئاسیاوە ئەکەن، بەسەر شەرقی ئەوسەتەوە ئەکەن کە ئەم ناوچەی ئێمەش ئەکەوێتە ئەو ناوچەی کە شەرقی ئەوسەتی پێڵێن. بۆیە یعنی گرنگە هەناوی یەکەم کە ژن بینێت لەبەرەوەی ژن قوربانیە لە هەموو کۆی ئەو قەیرانانەی کە ڕوو لە وڵات دەکات لە هەر وڵاتێکا و بە تایبەتی کورد یعنی کۆی ئەو جینۆسایدانەی کە ڕووی داوە لە ڕابردووە، ئەو شەڕانەی کە لە خوازرا ڕووی داوە لە هەرێمی کوردستان، کۆی خەبات و تێکۆشان و شۆڕشکردن ژنان قوربانی یەکەمن تیایە، چ بە شەهیدبوونی کوڕیان یا خۆیان یا مناڵیان کە ماڵیان لێشیاوە جینۆسایدی ئێزیدی و جینۆسایدی هەڵەبجەش ئەوە ئەتوان بڵێن باشترین بەڵگەیە بۆ ئەوەی کە ژنان تیا قوربانی ئەوەڵین بوون. سەرەڕای جینۆسایدی بارزانیەکانیش لە حەقیقەتە کە ئەوەش لەوانەیە ئەوەی جیلی ئێمەمانان بوو ببینی ومانە چمە ساتێک بەسەر بارزانەکان و ژنەکانیان هات لە هەولێرە لە قوشتەپە کە چیان بەسەر هات. لەبەرەوە یعنی ژن مادام قوربانیەکەمە زۆر گرنگە ئەو خەبات و تێکۆشانە ئەبێ ژن بەرجەستەی کات، ئەبێ ژن ئەو یەکێتی نەتەوەیە دروست بکات کە گرنگە بۆ گەلی کورد. چونکە گەلی کورد هەر کاتێک یەک و یەکگرتوو بوو بێت دەستکەوتی هەبووە. ئێمە لە باشوور ئەزمموی بەرەی کوردستانیمان هەیە، ئەو کاتانی بەری کوردستانی کە کۆی پارتە سیاسیەکان بڕیاریان لێداوە ئەنجامێک هاتۆتە ئارە کە گەلی کوردی ڕزگار کرد لە کۆمەڵێک نەهامەتی و ستەمی حیزبی بەعز. ڕاستی ئەوە ئەو مێژووە کە ساڵینەوە یەک ڕاپەڕین کراوە بەرهەمی تێکۆشانی بەرەی کوردستانی بۆ کە پێکەوە هەموو پارتە سیاسیەکان خەبات و تێکۆشانەکە. بەڵام ئێمە بیرمان نەچێت لە ئێستایە ئەم هەرێمەی ئێمە مێژوویەک دووبارە ئەکاتەوە کە بەداخەوە ئێڵم مێژووی سەردەمی سەفەوی و عوسمانیەکانە. ئەم هەرێمە ئەوان تەحەکوم بەسەر دیزاینی ئەم وڵاتە و بەسەر حکومڕانی ئەم وڵاتە و بەسەر تێکۆشانی خەڵکی کوردستانەوە ئەکەن نایڵن خەڵکی کوردستان بە ئەزمموی خۆی بە تێکۆشانی خۆی بدا بە ئامانجەکانی خۆی. یعنی لێرە ئەگەر دیقەت بێت یعنی هەرێمی کوردستانیش یعنی هەر لایەک پابەند بۆ بە ئەو سنووری کە خۆی لەگەڵیەتی نزیکە لێ و حکمی لەسەرەکە تەداخلی ئەکا پێشڕەوێتی ئەکا لەشکر ئەهێنێت ئەوەی شەمامخان ئاماژەیدا زۆر جوان ئاماژەیدا. ئێستا عێراق خۆی سەروەری نەماوە، شکۆی نەماوە، یعنی بۆچی هەر وڵاتێک ئێوێت شەڕ ئەهێنێتە ئەم ناوچەی ئێمە و ئێمە کوردیش ئەکا بە قوربانی تیا چکە بە وەسفی ئەوان ئێمە شەڕکەرێکی باشین لە جیاتیەوەی وەسفەکانیان بۆ ئێمە ئەوە بێ ئێمە ئاشتی خوازێکی باشین، ئێمەمانوێ ژیان دەستەبەرکەین، ئەمانوێ گەلێک بین ئازاد بین، ئەمانوێ بە مافەڕەوەکانی خۆمان بێن وەک هەر گەلێکی تر کە یعنی هیچ گەلێک نییە بە ژماری دانیشتوانی بەقەدەر گەلی کورد بێ بەڵام نەگەشت بێ بەوەی کە کیانێکی سەربەخۆی نیشتیمانی خۆی هەبێ و خەڵک ناومید نەبێت. یعنی ئێمە ئێستا لەوانەیە بڵێم لەم بەشەی بە کوردستان ئینتیمای نیشتیمانی کاڵ بۆتەوە لای خەڵک، ئینتیمای نەتەوەیی کاڵ بۆتەوە لای خەڵک. بۆچی ئەمە هەمووی هۆکاریە. یعنی خەڵکێک ئێستا بڕۆ گەنجی ئەم سەردەمە بدوێنە بەداخەوەی و من خۆم زۆر خەفەتی پێخۆم چکە ئەو جیلەی ئێمە جیلی قوربانی دەربووی، جیلی تێکۆشان و خەبات بووی کە سوکارمان تیا شەهید بووە، تیا بەرسێدارەکەوتووە کە سوکارمان گوندی وێران بووە. یعنی ئەوانە گەنجی ئێستا لەمە تێناگەن. ئێمە لە 2014 گرفتێکمان هەیە، گرفتی موچەی کە مافی هەر هاوڵاتیە کە ئەمە بەسیترین شتە و ڕۆژ بە ڕۆژ پرستریشەکەن لەسەرمان. یعنی لە جیاتی هەموو مافەنەتەوەی و نیشتیمانیەکان خەڵک داوای بکە، ئێستا خەڵک تەنیا داوای قوتەکە، داوای موچەکە کە ئەمە گەورەترین گرفتە. جگەلەوە یعنی ڕاستێکی خراپ ئیدارەدان لەم هەرێمەدا بەداخەوەیڵم. یعنی ئێمە جەرگمان ژانەکە کە ئەم ڕەخناناگرین، حەزەکەین باسی دەستکەوتەکان زیاتر بکەین لەوەی کە ڕەخنە بگرین. یعنی ئەم جۆرە لە حکومڕانیەش کارێکی کردووە پەروەردە
بەلاڕێیان ڕۆیشتۆ کە گەورەترین شتە لە کۆمەڵگا کە پەروەردە بەپێی یاساش یعنی ئەرکی حکوومەتە تا ئاستی پۆلینۆ هەموو کەسێک خوێندەوارکە بەس ئێستا خوێندەواری بەرەو ئیفلیجی ئاوات یعنی چەند ساڵیشە بەهۆی بایکۆتی دەواموانەوە ئەمە گرفتێکە تەندروستی دایان خەستەخانەی ئەهلی لەم شارە کراوەتەوانێ و لە شارەکانی تریش کە ئەرکی حکوومەتە تەندروستێکی تەواو بۆ خەڵک داگین کە ئەوەی فەقیر لێبێ بمرێت خەڵکی پارەدار لە خەستەخانە ئەهلیەکانە عیلاجی خۆی ئەکا وەڵای ئەم شەو لە ماڵێک میوان بوو بڕواکەی باسی ئەمەلیاتی دکتۆرێکیانە کرد بۆ زرا بۆ کەسێکی کردووە 6 جار ئەمەلیاتەکە کرا ئەمجا ناجح نەبووە 6 جار بە پارە یعنی لە خەستەخانەی ئەهلی هەموو جارێکی شێش تا دکتۆرەکە لیان تووڕە بۆ دوای بردویانە بۆ ئێران هەرسەریان سۆڵما کە خەستەخانەی ئێرانی ئەمەدیوە مەبەستم لەمە کە نمونەیە کە باسێکین سەرڕای حکوومەت ئەرکەکەی خۆی جێبەجێ ناکە خەستەخانەی حکوومەتی کردو بە ڕێگەیەک بۆ ئەوەی خەستەخانە ئەهلیەکان لەبرەوە بێ و لێو مشتری بەیانکەن بیبن بۆ ئەهلیەکان لە ئەهلیەکانیش کەس بەرپرس نییە لەوەی کە چۆن بپرسێتەوە کەواتە ئەم جۆری ئیدارەدانەکارێکی کردووە خەڵکی بێئومێد کردووە بۆیە یەکەم شت لەم هەرێمەی ئێمە پێویستە بەڕاستی ئێمەی ژن ڕووبەڕووی گەندەڵی بینەوە ڕووبەڕووی گەندەڵی بینەوە لە هیچ کەسێکی قبوڵ نەکەین گەندەڵی بکات وێ لە هیچ کەسێکی قبوڵ نەکەین و ئەرکی ئەم پلاتفۆرمەشە بەڕای من یعنی ئێمە ئەرکەکەمان تەنیا داکۆکی نییە یعنی لەڕێی ئەمە ئەتوانین داکۆکی لە نەتەوەی خۆشمان بکەین ئینتیمای نەتەوایەتی بگەڕینەوە بۆ خەڵکی کوردستان بۆ گەنج بۆ لاوەکانمان یعنی بەڕاستی خەڵک زۆر بێئومێدە من ئەمە یعنی جەرگم ژانەکە کە ئێڵم حەزمە کرد باسی دەستکەوت و سەرکەوتنەکانمان بکەم چۆن باسی ئەو سەرکەوتناکەم کە لە جەبهەی کوردستانەوە ڕاپەڕینمان کرد و بەعسمان وەدەرناو هەموو تەرمەکانیان کەوتە بەرپێی خەڵک یعنی سەرکەوتنێکی وا گەورە بکەین ببینە نمونەیەکی سەرکەوتوی حکومڕانی ناوخۆیی کە هەرێمی کوردستان خۆی حکومڕانی خۆی ئەدا بە سەرکەوتوی نەک یعنی لە ئەنجامی خراپ حکومڕانی ئێمە بۆی ئێستا وابەستەی عێراقین چاوەڕێی موچەیەکین داوای قایمەی موچەکانمان بکات موچە بێرێ وەلحاڵ یەکێتی نەتەوەی من بە عیلاجێکی و ئەو هەنگاوەش یعنی بە شایستەی ژنی ئەزام کە ژن ئەبێ ئەو ڕۆڵە ببینێ هەر بە نمونەی بچووکتر لەناو خێزانەکاتی عەقڵی ژن زاڵە لەناو ماڵە خێزانەکان سەرکەوتووترن مناڵەکان باشتر ئاراستا ئەکرێن مناڵەکان سەرکەوتنی گەورە بەدەستێن لەبەرەوە بەڵێ بۆ فەرمانڕەوایەتی ژن بەڵێ بۆ یەکێتی ژنی کورد بەڵێ بۆ دەسەڵاتی ژن و ئازادبوونی ژن ئەبێ هەمومان هەوڵ بۆ ئەوە بێن و دوای سەرکەوتنتان بۆخوازی ئەمڕۆ لە دنیای سیستەمێکی سەرمایەداری پیاوسالاری نیولیبراڵ هەیە لە هەمان کاتە سیستەمێکی داگیرکاری هەیە کە جاران بە سوپاوە ئەهاو کە لەلایەن وڵاتانی بەریتانیا کە 200 ساڵ هینی هەبوو دەسەڵاتی هەبوو دواتر فەڕەنسا هاو دواتر ئێستا لەلایەن ئەمریکاوە ڕابەرایەتیە کرێ بەڵام جاران بە شێوازی سوپا بوو ئێستا بە شێوازی جیاوازە کە بۆ بە دەوڵەتی کۆمپانیاش یعنی لە وڵات و لە دەوڵەتان نەماوە وی لە ڕاستیە پێم وایە ئەم دوو بابەتە زۆر گرنگە ئێمە بەرنەما بگرین بۆ گفتوگۆکردن لەسەر بابەتەکان و هۆکارێکیش بێت لەوەی کێمە شیکاری بکەین بۆی بزانین دنیای چۆن بەڕێوە ئەبرێ ئەم سیاسەتانە چۆن ئەنەخشێنرێ ڕۆژهەڵاتی ناوەڕاستکە و وشەیەکی داگیرکاریە بەکارێت ئێستا بزوتنەوەی گەورە هەن لە دنیا بزوتنەوەی دژە داگیرکاری کە دژێ و چەمکانە ئەوەستنەوە لەوەی کە تۆ ناو بڵێن بە وڵاتێکی و ئەفریقا و ترە وڵاتێکی هەژار ئێمە ئەو هەموو نەوتەمان هەیە بەڵام هەمیشە پێمانەوترێت دواکەوت و بێ لە 2003ەوە 2003 ئەمریکا بێت بە ناوی پرۆسەی ئازادیەوە کە تەواو پرۆسەیەکی داگیرکاری بوو هات هەموو کارتەکانیان هەڕاج کرد لە ناو عێراق و لە ناو هەرێمی کوردستانیشە ئەوەی کە پێوترێ بانکی نێودەوڵەتی سندوقی دراوی نێودەوڵەتی ڕێکخراوی بازرگانی جیهانی هیچ سنوورێکیان بۆ نەمایەوە هەرچی لە نەوت و کانزا و کۆمپانیایەک لەو پەڕی دنیاوە ئەهات لە شاخەکانی قەراق و لە هەر شوێنێک بیان ویستیان نەوتیان ئەبرد و بە عەقدی 50 ساڵی ئێستش نەوتی ئەم وڵاتە بن و خەڵکی سەر خاکەکەی خۆی هێزی بەرەنگاری زۆر کەمە بۆچی لەبەرەوەی هەمیشە وڵاتانی داگیرکەر سیاسەتێکی هەیە لەوەی کە تۆ دواکەوتوی تۆ نەخوێنەواری تۆ مێژووت نییە پێویستەکان من دەم ئازاد دەکەم بۆی لە ڕاستیە ئەمانە زۆر گرنگە قسەی لەسەرکەین و دەرەنجامی ئەمەی کە لەسەر ئێمە کاری کە کردووە ئەوەیە کە ئێسمە لە باشوور زۆر پەرتین و ئەمێ بپرسم ئێمە بەرهەمی بەرژەوەندەکانی وڵاتانی زنهێزین یان بەرهەمی کۆمپانیا فرەنەتەوەکانی بکەن ئەم خاکەیان داگیر کردووە
یان ئەمانەوێ بە خەباتی ژن و بە خەباتی ئیکۆلۆژی کۆمەڵی هەنگاو بنین کە بەرامبەر بەم داگیرکاری و بەرامبەر ئەم سیستەمە بوەستینەوە چکە لە ڕاستیە بەرهەمی ئەم سیستەمە هێنانی بڵێن ژن کوشتنە قڕکردنی ژنە ئیکۆسایدە ئەوەی کە دارەکانی ئەفرین هەڵەکەندرێەوە ئەبرێت سەر سنوورەکانمان بەڕووی 200 ساڵەمان هەیە سووتێنراوە و کە پێنجوێن و شارباژێر و هەر شوێنێکی ئێمە ئەم ساڵ 4 شەهیدی ژینگەیمان هەبووە لە ڕۆژهەڵات 2 مانگە نزیکی 2 مانگە مەریوان ئەسووتێ حکوومەتەکان هیچ عیلاقەیەکیان نییە بەڵکو زۆرجار خۆیان هۆکارن بۆ ئیکۆسایدی ئێمە ئەمانە بەرهەمی دەوڵەت نەتەوان ئەمانە بەرهەمی سیستەمی سەرمایه‌داری پیاوسالارین ئەمانە بەرهەمی داگیرکارین و لە هەمان کاتە هێنانی ئەو جۆرە لە ئیسلامی سیاسیەیە مەبەستم لەو ئیسلامی سیاسیەکەی وڵاتانی قەتەر و تورکیا و سعودیە و کە بە ئەجێندای خۆیان هاتوونەتە ناو ئێرە بۆیە لە بەرامبەرە ژنانێکت هەن بەداخەوە چوونەتە ناو پیشەسازی جوانکاری و جەستیان بۆ وەرهاڵا و لە بەرامبەرە ژنانێکت هەن کە دوورن لەو دینەی کە دینی ئیسلامەکە ئێمە بڵێن نەتەوەی کورد لە ئێستادا زۆرینەی موسڵمانە ئەم ئیسلامی سیاسی کە هاتووە بەڕاستی کێشی لەناو کۆمەڵگەکەشوانە دروست کردووە چونکە ئیسلام هەمیشە پەیامی ئاشتی پێ بووە لەم کۆمەڵگەیە پیاوانی ئاینی ڕۆڵی زۆر باشان گیراوە بەڵام ئێستانە ئەو ئیسلامی سیاسی کە هاتووە کۆمەڵگەی پەرت کردووە نامێ بچمە ناو گوردەکاریەکانەوە بەڵام لە ڕاستیە ئەمانە زۆر گرنگ قسەیان لەسەر کرێوە و بنەما سەرەکیەکە و لە هەمان کاتە ئەو شۆڕشی ژن ژیان ئازادی کە لە ڕۆژهەڵات هەمانە شۆڕشی ڕۆژئاوا و باکوور کە من هەمیشە ئاڵێم مێژووی 5000 ساڵی پیاوسالاری هەڵگەڕانەوە و لە هەمان کاتە تێکۆشانی ژن لە باشوور لە هەمان کاتە بزوتنەوە شۆڕشی ئیکۆلۆژی ئەمانە ئەکرێ بنەمایەک بن کە ئێمە وەکو ئەزمونێکی زۆر باش سوودی لێوەربگرین بۆ بەرەنگاری ئەو سیستەمەی کە لە ڕاستیە ئەمڕۆ بە شێوازی جیاواز بە استراتیژی جیاواز هەم خاکی ئێمە هەم ژن هەم سروشتی ئێمە کردووە زۆر سوپاس